خواردنی تەندروست لە ژەمێکە لە ڕۆژێکا بۆ مناڵ زۆر گرنگە، چونکە تەندروستی مناڵ ئەگەر لە هاوکێشەیەکا کۆیکەینەوە یەکسانە بە بەهای خۆراکی ئەو خواردنی لە ژەمێکە لە ڕۆژێکا ئەیخوا لەسەر کالۆری واتە هەتا کالۆری خواردنەکە زۆرتر بێ لە بەهای خۆراکی خواردنەکە تەندروستی مناڵەکە بە نەگەتیڤ دەرەچێ بە ناقص دەرەچێ وردە تەندروستی لە دەستەیە. کە ئەڵین بەهای خۆراکی خۆراک واتە ڤیتامین و کانزا و دژە شێرپەنجە و ڕیشاڵی ناو خۆراکەکە کە ئەڵین کالۆری خۆراکەکە واتە چەوری و پرۆتین و شەکری ناو خۆراکەکە. بەداخەوە ئەڵێم زۆر لەو خواردانەی کە ئێستا لە ماڵیش و لە خوێندنگاکانیش و لە بەردەمی خوێندنگاکانیش بەردەستە بۆ مناڵ تەنها کالۆریە، هیچ بەهایەکی خۆراکی تیان نییە بۆ مناڵەکە کە ئەمە وردەوردەوە ئەکا تەندروستی مناڵەکە لە دەستدا. ئەو خواردانەی کە بەڕووتی کالۆرین و هیچ بەهایەکی خۆراکی تیانە و کالۆریەکەشی لە شێوەی شەکرا بریتین لە بیپسی و شەربەت و هەموو خواردنەوە گازیەکان پسکیت و کێک و نقڵ و نەستەلە و جپس و فاست فود و لەفەی شتی سوورەوە کراو بەعام ئەمانە هیچ بەهایەکی خۆراکی نایەن بۆ مناڵ و مناڵیش زۆر لە مەرحەلەی گەشایە زۆر پێویستی بەم خواردانەیە. ڕاستی کە ئێمەڵێن لە دەزانی تەندروستی مناڵ بەهۆی ئەم خۆراکانەوە دایک و باوکەکەیان کە سوکاریان پەروەردە یان مامۆساکان لە ڕۆژێکان نەیبینن بەداخەوە ئەڵێم، چونکە بۆ نمونە مناڵەکە ئەگەر بکەوێ یەکسەر تۆ ئەیبینی برینار ئەبێ ئەترسی لەم کەوتنە، بەڵام خواردنی خراپ نەتیجەکەی یەکسەر نابینرێ لەسەر مناڵ و ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە، چونکە ئەگەر یەکسەر بمان بینایە دڵنیا بن نەمانە هێش بیخوا، بەڵام ئەم شتە ڕۆژانە لە خانەکانی شتێکی خراپ دروست ئەکا کە لە ئەخیرا ئەبێتە هۆی لە دەزانی تەندروستی. واتە ئەو شتی کە ئەبێتە هۆی لە دەزانی تەندروستی واتە دواکەوتنی گەشە، قەڵەوی، لاوازی، باڵای کورتتر دەرەچێ، مێشکی هیلاکتر ئەبێ، کێشەی دەرونی بۆ دروستە بێت، تووشی شەکرەیان نەخۆشی دڵ یان هەندێک لە شێرپەنجەکانە بێ، ئەمانەیە لە دەزانی تەندروستی کە تۆ لە ماوەی شەو ڕۆژ و هەفتەیەکە نەیبینی لە مناڵەکەتا بەهۆی ئەم خواردانەوە، بەڵکو پێویستی بکاتە، بەڵام کاتێک کە توش ئەبێ بەداخەوە شتەکە چاک نابێتەوە، بۆیە پێویستە لەو کاتێک کە نەیبینی تۆ ڕێگری لێ بکەیت. و بەڕاستیش لە دەزانی تەندروستی جاری وا هەیە هەندێک نیشانەی هەیە لە مناڵە، بەڵام ئێمە ئیهمالیەکەین بەڕاستی لەبەرەوەی قورسە بۆمان ئەگەر کۆنتترۆڵیکەین یان خۆمان هەڵەخەڵەتێنین هەست ناکەین خەتای ئەوەیە. بۆ نمونە مناڵەکە عەسەبیە بێ، بێتاقەتە بێ، یا لە دەرسا خەواڵوو ئەبێ، یان مەسەلەن گەشەی دوا ئەکەوێ، سیرەکی لاوازە بێ، ڕەنگە ژێرچاوی ڕەشە بێت، یان باڵای کورتتر ئەبێ لە ڕەفیقەکانی، یان قەڵەوتر ئەبێ، هەندێک کوڕ هەیە مەمکیزل ئەبێ مەسەلەن لە عومرێکی زۆر مناڵە، و اینجا دوای چەند کاتێکی زۆر لەم نیشانانە مناڵەکە بەداخەوە تووشی شەکرایان نەخۆشی ئەبێت. و بەڕاستیش ئێمە ئەبێ بزانین کە مناڵە، یعنی ئەو شتی کە لە بەردەستێتی ئەگەر لە بەردەستی بێت ئێمە زۆر قورسە بتوانین ڕێگری لێ بکەین بیکڕیان بیخوا. هەمووشمانەزانین ئەوانەی کە مناڵیان هەیە بەڕاستی ڕێگرتن لە مناڵ یا پێی بڵێ ئەم شتە مەخۆ شتێکی خراپ دروستەکە، شتێکی باش دروست ناکا لە مناڵەکە، و ئەگەر لەو کاتەشا مناڵەکە زۆر عاقلیش بێ بە قسەت بکە لە کاتێکی ترا حەقکاتەوە، لە کاتێکا تۆ چاود لێ نییە یا فرسەتە هێنە یان تۆ ڕێی لە ناگری زیاتری ئەخوات، لەبەرەوەمە شتێکی سایکۆلۆژی خراپ دروستەکە. بۆیە باشترین ڕێگا بۆ ئەوەی کە مناڵ وا لێ بکەی دوورکەوێتەوە لەم خواردانە ئەبێ نەیبینێ، کە بینی نابێ پێی بڵێ مەیخۆ، کەواتە ئەبێ ماڵت کەوانتەرت سەلاجەت سەرمێزت سەر سفرەت و حانوتی مەکتەب و عەرەبانەی بەردەمی مەکتەب و دوکانی نزیک مەکتەبەکان دوور بێ لەم شتانەی کە زۆر خراپن، چونکە ئەگەر ڕۆژانە مناڵەکە ئەم خواردانە بکا بە خواردنێکی سەرەکی زیاتر لە پرۆتینات و چەوری و بەهای خۆراکی خواردنەکان شەکر بچێتە لە شێوە، بەڕاستی ئەمە شتێکی زۆر ترسناک و خراپ لە گەشەی مناڵەکە و لە تەندروستی مناڵەکە دروستەکە. و بەداخیشەوە کوتم کاتێک دەرەکەوێت لەسەری کە زۆر درەنە. شتێکی تر هەیە زۆر گرنگە، چونکە من زۆر لە دایک و باوکەکان ئەبینم هەندێک جار کە مناڵەکە لاوازە واتە کێشی کەمە، کەم خۆرە، زۆر جار یعنی ئێمە وەکو دایک ئەڵین با مناڵەکە برسی نەبێ کە ژەمەکە ناخوا، حەزەکەین کێک و شەربەت بخوا، حەزەکەین پسکیت بخوا، حەزەکەین لەفەیەکی دەرەوە بخوا، بەداخەوە ئەمە زۆر خەتەرە، چونکە ئەگەر لە مناڵێکە کە زۆر خۆرە کە دائەنیشە قاپێک برنج و فاسۆلیا و مریشکە خوا، دوای ئەوە پسکیت و کێک و شەربەت بخوا، لەوانەیە باوەڕم پێ بکەن بەهۆی ڕیشاڵ و بەهای خۆراکی ئەو خواردنە باشەی کە خواردوێتی لە ژەمەکە شیرینیەکە ئەوە نەخ کاریگەریەکی زۆر خراپی نەبێ لەسەر مناڵەکە، تەنها قەڵەوی ئەکا، بەڵام بۆ مناڵی لاواز زۆر خەتەرە، چونکە تۆ خواردنەکە ناخوا بەهای خۆراکیەکەی زۆر کەمە.
بۆیە کە شەکر بە تەنیا زاڵ ئەبێ لە لەشیا و ئەکا هۆرمۆناتی مناڵەکە تێک ئەچێەوە ئەمە وای لێ ئەکا کە ژەمی دواتریش و دواتریش زیاتر داوای ئەو خواردنانە ئەکا کە کالۆریەکی زۆری شەکریتیایە و هیچ بەهایەکی خواردنیتیانە یعنی بۆ نمونە حەزی لە پراخ نامێنێ حەزی لە کوب و شفتە نامێنێ حەزی لە برنج و فاسۆلیا نامێنێ وردەوردە بێ بە زۆر بییتێ زیاتر دڵی داوای شەربەت و بیپسی و نوتێلا و نقڵ و نەستەلە و جبس و شتی دوکان ئەکا و ئەمەش ئەکەوێتە سایکڵێکەوە کە هەم ڕۆژ بە ڕۆژ مناڵەکە لاوااستر و خراپتر ئەکا و دایکەکەش تووشی حاڵەتێکەکە کە خەفەتی لێ ئەخوا و ناشتوانێت چاکی کا چونکە خواردنەکە ناخوا مناڵەکە پەنا ئەباتە بەر ئەوە بۆیە زۆر گرنگە ئەو مناڵانی کە لاوازن پێش ئەو مناڵانی کە قەڵەون ڕێگری ئەم خواردنانەیان لێ بکرێ و هیوادارم بە هەموو لایەک هەوڵ بین کە ئەگەر ویستمان مناڵەکەمان شتێکی خراپ نەخوا خۆشمان نەیخۆین لە عادات و تەقالیدی ماڵ و سەرمێزمانە نەمێنێ بۆ ئەوەی ئاسانتر بێ بتوانین پێی بڵین مەیخۆ و زۆریش گرنگە لە گەشەی مناڵە ئێمە دائیمەن باس ئەکرێن کە دوو شدووە ئەکا کە باشتر مناڵ بتوانێت پرۆسێسی ئەو خواردنە خراپانە بکواتە لە لەشی بیکاتە دەرەوە و تەسیری زۆر خراپی نەبێت لە سەرخانەکانی تووشی نەخۆشی ترسناکی نەکا ئەویش وەرزش و جوڵەیە لە مناڵە لەگەڵ خەوی شەوی زوو کە من زۆر بەداخەوە ئەڵێم زۆر جار من دایکەکەیت قەڵەوە بۆلام ئەڵم ئەبێ شەو زوو بنوێڵە وڵی چی بکەم مناڵەکانم نانون بۆیە منیش درانەنوم یعنی وای لێ هاتووە دران خەوتنی مناڵ شتێکی زۆر ئاساییە لە وڵاتی ئێمە کە زۆر هەڵەیە کە تەنها لە کاتێکا بەیانیانە یان لە بەردەوامی مەکتەب شەو زوو ئەینوێنی نەک لەبەر ئەوەی کە بزانی کە ئەمە شتێکی زۆر ترسناکە کە تۆ مناڵەکەت سەعات 12 و 1 و 2 شەو ئەینوێنی و بەیانیان تەعویزی خەوەکە چونکە خەوی بەیانی بۆ مناڵ هیچ هۆرمۆنێکی گەشە زیاناکە و هیچ کاتێک ناتوانێت ببێتە جێگرەوەی خەوی شەو بۆ مناڵ و بەڕاستیش وەرزش و وانەی وەرزش لە مەکتەبەکان زۆر ئەبێ زیاتر لە جاران گرنگی پێبیرێت چونکە لە جیلی ئێمەیە ئەگەر وەرزشیش زۆر نەکرابێ لەبەر ئەوە بۆ کە خواردنەکان ساغ بوون بەڕاستی تەندروستتر بوون ئەو شتانی کە ئێستا زۆر هەرزانن زۆر بەردەستن بۆ مناڵم پسکیت و شەربەت و نەستەلە و بیپسی و هەموو ئەم شتانە وەختی خۆی نەبوون و بەڕاستی مناڵ ئەوە نەبوو شێوە زۆرەی ئێستا فاست فود و شتی دیلیڤەری نەخواردووە و زۆر لە ماڵەوە دانەنیشتۆ خەریکی ئەنتەرنێت و سیرکردنی تەلەڤیزیۆن و سیرکردنی ئایپاد بێت بەڕاستی چونکە شتی خۆش نەبووە هەمووی نی سەعات ئەگەر کارتۆنێک هەبوو بێ دانیشتووی ئەوەی تری هەمووی جوڵە بووە لە ماڵەوە و بەڕاستی ئێستا زۆرن لە مناڵەکان هەندێک هەیە جوڵەی زۆرە ئەوە حاڵەتێکی تایبەتە کە شەکر لە لەشیان نازاڵە خۆی ئەمەش باش نییە بۆ مێشک بەڵام مناڵی وا هەیە هیچ جوڵەیەکی نییە بۆیە ئەبێت لەوانەی مەکتەب یا وەرزش شتێکی ڕۆژانە بێ بەڕای من و ئەبێت زۆر حسابی بۆ بکرێ بۆ ساڵانی داهاتوو چونکە ئێمە ئەزانین لە 100% ڕێگریکردن لە خواردنی خراپ زۆر قورسە ناتوانرێ بکرێ بۆیە ئەبێت شتێکی تریش هەبێ کە ئەگەر جارجار مناڵەکە لە هەفتەیەکا جارێکیان لە مانگێکا دوسێ جار ئەم خواردنانەی خوارد بتوانی لە لەشی میتابۆلیزمی کەیت و بتوانی بیکەیتە دەرەوە هیوای سوودمەندی بۆ هەموو لایەک